ئەمساڵ زۆر لەم کاتەیە دڵخۆشین بۆ خۆشحاڵین بەکردنەوەی شەشەمین پێشانگای کتێبی نێودەوڵەتی لە سلێمانی. ساڵ بە ساڵ بەشداربوانی زیاتر، سەردانیکەری زیاتر. بە خۆشحاڵیەوە ئیستا 9 ملیۆن کتێب لەم پێشانگایە بە 40,000 ناونیشانی جیاواز، بە 2100 ناونیشانی تازە چاپکراون. لێرە چەند زمانێکی تایە بە سەرەکی کوردی و عەرەبی و ئینگلیزیە. ساڵ بە ساڵ ئینگلیزیەکان زیاترە بێت بەپێی ئەو داتایی کە لای ئێمەیە. بەڕاستی ئەمانە ئەم پێشنگانە کارگەرێکی زۆری هەیە لەسەر دروستکردنی کەسایەتی ئینسان بۆ نمونە دەرخستنی خۆیان لە هەر بوارێکە. هەر یەکێک لە ئێمە لە بوارێکە شارەزایمان هەیە. بەڕاستی کاتێگەینە ئێرەوە لەو بوارەیە لە هەر بوارێکە هەمانە ئەو بابەتە هەڵ ئەبژێرین و پەری پێئین لەسەری تا بتوانین توانەکانمان بەرەو پێشەوە بەرین. ئەو چێژەیە کە لە خوێندنەوەی کتێبە هەیە لە PDF نییە. بۆ حکومێکی ئەو کاریگەریکی خراپی هەیە بەسەر تەندروستی چاو کەمتر کەس لەوە چێ بخوێنێتەوە بەو شێوازە، بەڵام ئەو کتێبانەی کە ئەخوێنیتەوە چێژێکی زۆریان هەیە. ئەو کتێبەی کە لە بەردەم تایە وات لێکا بەردەوام بی لەسەر خوێندنەوەی، بەڵام ئەوانتر هیلاک دەکات. کتێبی ئەلکترۆنی و کتێبی شتی ئۆنلاینەوانە تەواوکەری کتێبی هینن ئاسایین کە چەند وەختێ ئێمە ڕاهاتوین لەگەڵیان. ڕەبێ بۆ گەنجەکانمان ئاسایی تر بێ کەشتی ئەلکترۆنی بکەنەوە، چونکە جیلێکی تازن ئەوەی تازن لەگەڵ یا گەورە بن، بەڵام ئێمە کۆنەکان تۆز هیچمان هینمان گرتووە لەگەڵ کۆنەکان هەشتە کۆنەکانە هەنووا کتێب دابەزێنین مەقالە دابەزێنی بۆ چوونی جیاواز هین کەیتەمانە لەبەرەوە سەردەمەکەمان سەردەمێکی باشە و خراپ نییە بەڕای من دەوڵەمەندترە جارە.